بۆ فەرمی و لە نۆی مانجی نۆ ئەپڵ ئایفۆن 17 ئاشکرا دەکات. جا ئایفۆنەکان چۆن دەبن، نرخیان چەند دەبێت، ڕەنجیان چی دەبێت، کامێرای 8K و جگە لە ئایفۆن 17 ئەپڵ چی دیکە نمایش دەکات بە باسی بکەین. من ژێرم بەخێر بێن بۆ 24 پلس. ئەپڵ بە فەرمی وادەی نۆی مانجی نۆ کە دەکاتە سێشەممەی داهاتوو کاژمێر هەشتی ئێوارە بە کاتی هەولێری دیاری کرد بۆ کۆنفرانسی ساڵانەی خۆی کە تێیدا سێدان ئایفۆنی نوێ، سێ کاتژمێری ئەپڵی نوێ، ئێرپۆسی نوێ و دەنگۆی نوێشێ ئامێرێکی ڤیژن پرۆ ئاشکرا بکات. ئایپادەکان دەچێتە سەرەتایی ساڵی داهاتوو و دەنگۆش هەیە لاپتۆپێک بە پرۆسەسەری ئایفۆن بە نرخی $600 ئاشکرا بکات. جا بێمە لە ئایفۆنەکان. ئەپڵ خۆی ئاماژە بەوە دەکات ڕەنگی ئایفۆنە نوێیەکان پرتەقاڵی، شین، نیلی، شینی کاڵ، ڕەش و سپی دەبن. سێ ئایفۆنەکەش دانەیەکیان ناوی ئایفۆن 17 دەبێت کە دوو کامێرەی هەیە و شاشەکەی لەوانەیە بکرێتە 120 هرتز و کامێرایەکی نوێ و شاشەیەکی نوێشی بۆ دابندرێت. ئایفۆنی پلس نامێنێ ئەمساڵ دەبێت ئایفۆن 17 کە تەنکترین ئایفۆن دەبێت تا ئێستا دروست کرابێ، بەڵام یەک کامێرای دەبێت و خاوەنی پاتریکی بچووکتر دەبێت بەهۆی ئەوەی قەبارەکەی بچووکترە. دەبێتە یەکێ لە سەرنجاکێشترین ئایفۆنە نوێیەکانی ئەمساڵ. ئایفۆنی سێەم هەر ئایفۆنی پرۆیە، ئەوش دوو قەبارەی هەیە، 17 پرۆ، 17 پرۆ ماکس کە ئەمەیان سێ کامێرایان دەبێت. کامێرایان دەڵێن بۆ هەشتکی بەرز دەکرێتەوە، ستایلێکی نوێی شاشەیان دەبێت کە لەوانەیە بۆ وێنەدانەوە بەر ڕووناچی یاخود لە درەوی ماڵ باشتر خۆی نیشان بدە لەگەڵ گەورەترین پاتری ئەپڵ تاوە خوێستا لەسەر ئایفۆن داینابێت. لە ڕوو دیزاینەوە پشتی ئایفۆنەکان شوێنی کامێراکان گۆڕانکاریان بەسەردادێ واتە کەیسی ئایفۆن 16 ئیدی بۆیان نابێت. لە ڕووی شێوەوە هەست بە گۆڕانکاری دەکرێت، چەند ساڵێکە هەواداران داوا دەکەن شتێ بگۆڕدرێت. جگە لە ئایفۆنەکانیش دەربارەی کاتژمێرەکان هێشتا زۆر لەسەر نازانین، بەڵام دەزانین نەوەی نوێیان دێ و دەنگۆشێت تایبەتمەندی گەڕانەوەی ئۆکسزیینی خوێنی تێدابێت کە پێشتر لەلایەن حکوومەتی ئەمریکاوە لە ئەپڵ خەدەغەکرا بەهۆی ئەوەی مافی کۆپیڕایتی لەلایەن کۆمپانیایەکی دیکەوە وەرجیرا. جا ئەمە زۆرینەی زانیاریەکان و دەنگۆشەیە بۆ ساڵانی داهاتوو لە ماوەیەکی نزیک تەنیا ساڵێک یاخود بۆ دوان ئەپڵ یەکەم ئایفۆنی نوشتاوە واتە فۆڵ بخاتە بازار، بەڵام ئەم بەزمە جارێ ماوێت. لافتەکانی داهاتووش بێگومان کە ئایفۆن نوێیەکان گەیشت بۆتان باز دەکەم دەربارەی نرخیش پێشبینیەکان وان لە چاو نرخی پارساڵ $50 لە تەواوی جیهان بە ئەمریکاشەوە گرانتر بێت. دانیمارک بۆ یەکەم وڵات لە جیهان دەموچاو و دەنجی هاوڵاتیانی بکاتە مافی کۆپیڕایت و هەر کۆمپانیایەک بێوێت دەموچاو یان دەنجیان بۆ ژیری دەستکرد یان هەر ڤیددیۆ شتێک بەکاربێنێ دەبێت ماگانە پارە بدەنە ئەو هاوڵاتیانە. یاسایەکی نوێی لە وڵاتی دانیمارک دەرچووە دەموچاو، جەستە، دەنجی هاوڵاتی بە یاسا لەلایەن هاوڵاتیانەوەی خۆیانەوە خاوەندارەتی دەکرێت تاوەکو هیچ شوێنێک کۆمپانیایەک دەستگایەک بێپرس بە خۆڕایی وێنە و دەنجیان بەکار نهێنن. بەتایبەتیش لە سەردەمی ئێستا کە ژیری دەستکرد بە خۆڕایی دەست بە وێنە و ڤیددیۆی هەمووان دەگام. کۆمپانیەکان بە ئارەزوی خۆیان دەکەنە خاوەنی ئەو وێنە و دەنگانە بۆ ئەپ و سرڤەرەکانیان بەکاردێنن، ماگانە ملیاران دۆلاری پێ قازانج دەکەن و ئەم یاسایە سوودێکی دیکەشی هەیە کە کەسێک وێنەیەکی خۆی ببینێ لە سوشەڵ میدیا یاخود وبسایت بێپرسی ئەو بەکار هاتبێ یاخود دیپفەی کرابێ دەتوانێت لە دادگا سکاڵات تۆمار بکە. بەم یاسایە دەتواندری قەرەبوش بکرێتەوە، یانیش بابەتەکە بۆ نمونە ئەپەکەبی، سایتەکەبی، شوێنەکەبی دەتوانێت پێیان بسرێتەوە کە پێشتر ئەم بابەتە هەبووە، بەڵام ئێستا زۆر ئاسانتر بە یاسا دەتواندرێ ئەم کارە بکرێت. جا هەندێک کەس لەسەرم هەواڵە دەنووسن خۆی هەر مرۆڤەکان خاوەنی وێنە و دەنجی خۆیانن، ئەم یاسایە تازە دەیسەلمێنێ مرۆڤەکان خاوەن و دەنگ و دەموچاوی خۆیانن. بە نیشانە پرسیارە بێگومان ئەم قسەیە کراوە. ئەمەش گفتوگویەکی دیکەی لە سەردەمی دیجیتالی دروست کردووە کە مرۆڤەکان مافیان لە سەردەمی دیجیتالی چییە؟ چونکە ئێستا گرنگترین شت لە ژیانی فیزیکی واقعی خۆشمان گرنگتر بێ سەردەمی دیجیتالیە، چونکە مرۆڤەکان بەگشتی ئەوەندە لە ناو جیهانە دیجیتالەکە دەژین کاردانەوە دەکەن لە ژیانی فیزیکی واقعەوە نین و وەروە دابڕان. پیاوێک بەم ئۆتۆمبیلە کە دەیدزێم پۆلیس بە دوای دەکەوێت، بنزینی تەواو دەبێت خۆی دەگەێنێتە بەنزینخانە، بنزینیش تێدەکات، پۆلیسیش هەر دەستی پێناگە، دواتر دووبارە ڕادەکاتەوە بە هەلیکۆپتەر 12 دانە ئۆتۆمبیلی پۆلیس و 6 دانە ئۆتۆمبیلی بار هەڵگر بە دوای دەکەون تا لە کۆتاییدا دەستگیری دەکەن. ڕووداوەکە لە پەخشی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆن ڕووماڵ دەکرا بەهۆی ئەوەی هەلیکۆپتەر لەسەر ئۆتۆمبیلەکە دەفری. جا کاتێک دزەکە دەچێتە بنزینخانە و بنزین لە ئۆتۆمبیلەکەی دەکا ئەو پارچە ڤیددیۆیە لە سوشەڵ میدیا ملیۆنان جار بینرا. هەمووان لە کۆمنت دەنووسن ئەمە GTA 6 تەنانەت خەڵکێکی زۆر باوەڕی بەم ڤیددیۆ نەدەکرد، هەموو دەیانووسی ئەمە ڕکلامی یاری GTA 6. بەڵام دوای ئەوەی کابرا دەژی کرا پۆلیسی لۆس ئانجلس لە ئەمریکا ڕایگەیاند دزەکەمان گرتووە
وان ڤیددیۆیان لە ئۆنلاین بڵاو کردەوە ئینجا خەڵکی باوەڕیان پێکرد ڕووداوی دزینی ئۆتۆمبیل یان بە دواکەوتنی ئۆتۆمبیل لەلایەن پۆلیسی ئەمریکیەوە کارێکی نوێ نییە دەیان ساڵە لە میدیای ئەمریکی بە هەلیکۆپتەر لە تەلەڤیزیۆنەکان یاخود تەلەڤیزیۆن لۆکاڵەکان ئەم ڕووماڵانە دەکەن تەنانەت تۆمەتباری بەناوبانجی ئەمریکی لە کەسایەتی هونەری وەرزشی سیاسی تووشی ئەم زۆر ڕووماڵانە بوون کە هاوکاریەکی گەورەی پۆلیسی و شارە دەکەن بە خێرایی کابرا دەژیر بکەن چونکە ئیدی هەلیکۆپتەر لەسەر بوو شوێنەکە دیارە ئیدی پۆلیس بە ئاسانی دەتوانێت دەژیرت بکات. توێژینەوەیەکی نوێی زانستی دەری دەخا مرۆڤەکان خەریک بووە بە تەواوەتی لە ناو بچن نزیکەی 800,000 ساڵ لەمەوبەر تەنیا 1970 کەس ماوە دواتر دووبارە زاوزەیان کردووە زەویان پڕ مرۆڤ کردووەتەوە ئەمە هەواڵە زانستیە کاردانەوەیەکی گەورەی دروست کرد. مسلمانان لە تویتەر یاخۆری ئەکس دەنووسن 1400 ساڵە زیاتر ئێمە ئەوە دەزانین کە لە سەردەمی پەیامبەر نوح دوردی خوای لەسەر بێ مرۆڤایەتی لەسەر لە ناو چوون بووە دواتر زیادیان کردوێتەوە. مەسیحیەکانیش بە هەمان شێوە هەمان چیرۆک دەڵێنەوە جا چۆن ئێستا بە زانست سەلمێنراوە توێژینەوەکە لەسەر دیێنەی مرۆڤ کراوە لە ساڵی 2023ەوە خەریکن هەڵساون بە وەرگرتن و شیکردنەوەی سامپڵی زیاتر لە 30,000 مرۆڤ لە چەندین شوێنی جیاوازی جیهان وەرگیراوە لە توێژینەوەکە هاتووە 98% دیێنەیەکەیان دەری دەخەن لە کاتێکدا بەشێکی زۆری مرۆڤەکان لە ناوچوون ڕزگاریان بووە جا بەهۆی گۆڕانی کەش و هەوا بێ یاخۆن نەمانی خۆراک بێ یان شتێک بێ ئەمانش بۆ 170,000 ساڵ پێشبین دەکرێت مابنەوە واتە بە ماوەی 170,000 ساڵ مرۆڤەکان ژمارەیان یەکجار کەم بووە بە شێوەیەک لەسەر لە ناوچوون دواتر زیادیان کردوێتەوە هاوشێوەی ئەوەی چۆن 800,000 ساڵ لەمەوبەر پێشبینی دەکرێت پێش لە ناوچوونەکە ژمارەیان چەند بێت. توێژینەوەکە لە وێبسایتی ساینس بڵاو کراوەتەوە لەم هەفتەیە لە سۆشەڵ میدیای زانستی لە جیهان کاردانەوەیەکی گەورەی دروست کردو هەیە باوەڕ دەکە و هەیە باوەڕ ناکە. وەکارێکی گەورەی ئەم گفتوگویە گەرمەشی دروستی کردو لە نێوان ئەو کەسانێک کە دیندارن و لەگەڵ مرۆڤەکان کەەوە باوەڕیان بە زانستێ لەسەر پرسی پەیامبەر نوح و سەردەمی لە ناوچوونە گەورەکە یاخود ئیری جیهان هەمووی بە ئاو داپۆشرا. شارێکی ژاپۆن خەریکی دەرکردنی یاسایەکە بۆ بەکارهێنانی مۆبایل بۆ دوو کاژمێر ڕۆژانە کەم بکاتەوە. وێبسایتی گاردیان زاشکرای دەکە و دەنووسێ لە مانجی هەشتی ئەم ساڵ شاری تۆیۆکای ژاپۆن خەریکی دەرکردنی یاسایەکە. دانیشتوانی شارەکە ناسار دەکات ڕۆژانە تەنیا دوو کاژمێر شاشەی مۆبایل یان تابلێت یان تەلەڤیزۆن بەکاربێن. لە یاساکە هاتووە ئەم بڕیارە خوێندن و کارکردن ناگرێتەوە واتە ئەو شوێنانەی ناچارن ڕۆژانە زیاتر لە دوو کاژمێر بە دیار شاشەوە دابنیشن ئەوان ناگرێتەوە بەڵام لە ژیانی ئاسایی خۆیان ناچارن تەنیا دوو کاژمێر شاشە بەکاربێن. گەر بێت و بڕیارەکە لەلایەن حکوومەتی ژاپۆنەوە جێبەجێ بکرێت بڕیارە لە یەکی مانجیدا بڕیارەکە بدرێ و جێبەجێکردنی دەست پێ بکە هەر لە یاسایەکە هاتووە منداڵانی قوتابخانەی سەرەتایی لە دوای کاژمێر نوێشەوە نەتوانن شاشە بەکاربێنن هەرزەکار و پێگەیشتوان لە دوای دەیشەوە نەتوانن شاشە بەکاربێن هەرچەندە یاسایەکە هیچ سزایەکی دانە ناوە کە بۆ منە کەسێک زیاتر لە دوو کاژمێر شاشە بەکاربێنێت سزاکەی چییە؟ زیاتر دایانەوەی وەکو کللتوریشی لێ بکەن دایک و باوکان گەنجان زیاتر بە ژیانی ئاسایی و فیزیکیەوە خەریک وە نەک مێشیان لە ناو شاشەی مۆبایلەکان و ئامێرەکانە دەست بن. تا ئێستا بەپەی ڕاپرسیەکە کە لە ژاپۆن ئەنجامدراوە زیاتر لە 80% دانیشتوانی ئەو شارە بە بڕیارەکە ناڕازین. هەندێک دەڵێن بەکارهێنانی شاشە بۆ دوو کاژمێر ڕۆژانە مەحاڵە پێویستیان بە کاژمێری زیاترە هەندێکیش دەڵێن گەر حکوومەت دەیەوێت ژمارەی دانیشتوان زیاتر بکە بەکەمکردنەوەی کاژمێری شاشە زیاتر نابێت بەڵکو بڵاوکردنەوەی جۆرە کللتورێکی نوێ هانی گەنجان بدە هاوسەرگیری بکەن منداڵ بخەنەوە ئەوەش بە باشترکردنی ژیان و گوزەران دەکرێت نەک بە بڕیارێکی لەم شێوەی لەسەر کاغەز. هەر لە ژاپۆن خەریکی ددانی مرۆڤن بۆ جارێکی دیکە بە سروشتی بڕوێننەوە چۆنی ژەم کارە دەکەن هەڵساوان بە دروستکردنی حەبێک کاتێک مرۆڤەکە حەبەکە دەخوا ئەو پڕۆتینە لە کار دەخە کە ناهێڵێت بۆ جارێکی دیکە مرۆڤەکان ددان دروست بکەنەوە واتە بۆ جارێکی دیکە ددانەکان دەڕوێتەوە هاوشێوەی ددانی شیری کە دواتر بۆ جارێکی دیکە ددانەکان دروست دەبنەوە بەڵام بەهۆی ئەو پرۆتینە مرۆڤەکان چی دیکە ناتوانن ددان دروست بکەنەوە کاتێک ددانێک دەست دەدەیت ئەم حەبەتە خۆی ددانەکەت بۆ دروست دەبێتەوە جا لەم توێژینەوەی هاتووە لە 2024 بە فەرمی لەسەر چەند مرۆڤێک ئەنجام درراوە تاوەکو ئێستا 2025 بەپێی ئەنجامی لێکۆڵینەوەکە بێ لافتەکان ڕابردوو ئاشکراکرێت توانیمیانە بەسەر کەوتوی پرۆتینی USAG1یان بوەستێنن ئێستا خەریکی چالاکیەکانن لەناو پدوی مرۆڤ کەەوە خەریکە ددانەکان دەڕوێتەوە بەڵام ئەنجامی گشتیشیان هێشتا ڕانەگەیاندەوە بەڵام پێش ئەو کاتە لەسەر مشکەکان هەمان کاریان ئەنجامدا ئەو توانیویانە کە زۆر سەرکەوتوو بن و دەدانیشیان بۆ بڕوێتەوە ئامانجی تاقیکردنەوەکە ئەوەیە لە ماوەی چەند ساڵێک مرۆڤەکان دووبارە بتوانن
یەک لە سەرسەی ددانەکانی خۆیان بڕوێننەوە بێ ئەوەی پێویستیان بە پزیشک بێت تەنیا لە ڕێگەی بەکارهێنانی ئەم حەباب نوێیە. تەندروستی ئەکتەر بروس ویلز خراپتر بووە. خانەوادەی ئەو ئەکتەرە دەڵێن ئێستا داخلی نەخۆشخانەیان کردووە چونکە ئەوان ناناسێتەوە ناوی خۆی لەبیر کردووە و ناشتوانێت قسە بکە. ABC نیوسی ئەمریکی لە زاری منداڵ و هاوژینی ئەو ئەکتەرە ئەمریکیە دەڵێن بروس ویلز تەندروستی زیاتر تێکچووە تووشی دیمنشیا بووە نەخۆشیەکی هاوشێوەی ئەلزەهایمەرە کە مرۆڤ تووشی لەبیرچینەوە دەکە ناوی خۆی لەبیر دەکە ماڵ و منداڵ لەبیر دەکەوە شوێنەکەی لەبیر دەکەتەوە قسەکردنی لەدەست دەدا. بروس ویلز نزیکەی 2 ساڵە بەو نەخۆشیە دەناڵێنێ ئێستا تەندروستی بە قسەی خانەوادەکەی بێ بە تەواوەتی تێکچووە ئێستا لەژێر چاودێری 24 کاتژمێری پزیشکە. ویلز تەمەنی 70 ساڵە بەشداری لە دەیان فیلمی بەناوبانگی جیهانی کردوێت یەکێک لە بەناوبانگترین ئەکتەرە فیلم ئاکشنە ئەمریکیەکان لە جیهاندا لە فیلمەکانی وەکو دای هارد، پۆڵ فیکشن، فیفت ئەلەمنت، ئەرماگەدن، لوپەر و دەیان فیلمی دیکە ئەستێرێ بووە لە هۆلیوود. تەمەنی ڕیکۆردی گینز دەبێتە 70 ساڵ دا چیرۆکی دروستبوونی ئەم ڕیکۆردە جیهانیە شتێکی کۆمیدی و سەرنجاکێشە بە بۆتانی باس بکەم. ساڵی 1950 دوو کەس مناقەشەیەک دەکەن لەسەرەوەی کامە باڵندا خێراترینە ئەو دەڵێ ئەوەیە ئەو دەڵێ ئەوەیە بەڵام چونکە بە بەڵگە و تۆمارکردن هیچ ڕیکۆردێک نەبووە پیاوێک بە ناوی هیو بیڤەر هەڵسا بەدانانی دەستگایەک بە ناوی گینز بڕووی کە دەبێتە ڕیکۆردی گینسی ئێستا بێتە ڕیکۆردی جیهانی. ئیدی لەمە دووە بە پشتبەستن بە چەند بەڵگەیەک لەلایەن کارمەندی خۆیەوە بتوانێت پژڕاست بکاتەوە ناوەکان دەخەن ناو ئەم ڕیکۆردە. زاستا ڕیکۆردەکە تەنیا بۆ کتێب نییە بەڵکو وبسایتیان هەیە سوشەڵ میدیان هەیە ئیدی هەموو شتێکیان هەیە. یەکەم ڕیکۆرد لە 1955 تۆمارکراوە لەسەد وڵاتی جیاواز کتێبەکانیان بڵاو کردوێتەوە یاخود بابەتەکانیان بەردەستە وەرجێڕانی بۆ 20 زمانی جیاواز کراوە. ساڵانە 6,000 ڕیکۆردی نوێی گینز بۆیان دەنێردرێ بەڵام بەسەدان زیاد دەکرێنێک بە هەزاران دوای ئەوەی کە پژڕاستی دەکەنەوە ئینجاوەری دەکەن. بەناوبانگترین ڕیکۆردەکانیش درێژترین پیاوە لە باکووری کوردستان کە 2 مەتر و 51 سانتیمە کورتترین ئافرەتی جیهان کە 62 سانتیمە زۆرترین مەدالیای ئۆلمپیا دراوێتە پیاوێک بە ناوی مایکل فلیپ بە 23 مەدالیای زێڕ کریستیانۆ بە 632 میلیۆن فۆلۆوەرز لە ئینستاگرام ژمارە یەکە و گەورەترین پیتزاش 1299 مەتر دووزە. کرمێکی مشەخۆر دۆزرایەوە گۆشتی مرۆڤ دەخوا بەڵێ ئەمە ڕاستیە و ئێستا لە جیهان هەیە. دانیشتوێکی ئەمریکا لە ویلایەتی ماریلاند ئاسەری دەستی دەکات دەبینێ بریندارە پێی وابووە شتێک پێی وەداوە دەستی مۆر بۆتەوە دەچێتە لای پزیشکەکە پێی دەڵێ ئەمە کرمێکە گۆشتەکەی تۆی خواردووە. ئیدی بەزمەکە گەورە بووە لێکۆڵینەوەی لەسەر دەکات دەبینن 50 ساڵە ئەم کرمە بە دیار نەکەوتێتەوە ئێستا دووبارە بە دیار کەوتێتەوە دەڵێن بازدانی دیێنە یاخۆداڕێ نەشی بەسەر هاتووە بۆیە دووبارە بە دیار کەوتێتەوە. جا نەخۆشەکە دوای وەرگرتنی دەرمان ئێستا چاک بۆتەوە ئەم کرمە مشەخۆریان لە ناو جەستەی دەرهێناوە بەڵام دەڵێن ئەگەری هەیە بۆ جارێکی دیکە سەر هەڵداتەوە. ئەم کرمە لە ناو جەستەی مرۆڤ بە دەگمەن لە ماوەی 100 ساڵی ڕابردوش بینرا. زانایان دەڵێن تەنیا گۆشتی مرۆڤش دەخوات چونکە هێرش ناکاتە سەر ئاژەڵی دیکە بەڵام لە هەمان کاتیشدا بۆیان دیار نییە لەسەر چ دەژیە چونکە مشەخۆرە و پاراسایتە. هێشتا دیار نییە گواستنەوەی کرمەکە بۆ ناو جەستەی مرۆڤ لە ڕێگەی بەرکەوتنە یاخود خواردنەوە گەشە دەکات. هێشتا لێکۆڵینەوەکان بەردەوام بن کە زانیاری نوێشم بەدەستگەیشت بێگومان لە 20 پاسپۆرتان باز دەکەن. پلیستیشن 6 ئامێرێکی هاندهێڵدی دەبێت کە دۆک دەکرێت هاوشێوە نیتندۆ سویچ دەتوانرێت لەگەڵ شاشەکە کۆنێکرد بکرێت نەک تەنیا وەکو هاندهێڵد کاری پێ بکرێت. سۆنی بە فەرمی هێشتا ڕای نەگەیاندووە کە پلانەکانی بۆ نەوەی داهاتووی کۆنسۆڵەکانی چی دەبن بەڵام بەپێی چەندین دۆکمنتی دزەپێکراو بێت لەلایەن دزەپێکەری بەناوبانک مۆرس لۆ ئیزدێت سۆنی لەگەڵ کۆمپانیای AMD ڕێککەوتنی کردووە و ئێستا لە قۆناغی یەکلاکردنەوەی چیپ هێز توانای پلیستیشنی داهاتوون کە بەپێی ئەم دزەپێکردانە بێ سۆنی دوو ئامر بڵاو دەکاتەوە دانەیەکیان پلیستیشن 6 دەبێت کە دەڵێن سێ هەندەی پلیستیشن 5 وەکو هێز و توانای گرافیکی بەهێزە دانەیەکیان هاندهێڵدە و دۆکیشی لەگەڵە هاوشێوەی نیتندۆ سویچ واتە سۆنی دەیەوێت لەنەوەی داهاتوو ببێتە ڕکابەری ڕاستەخۆی نیتندۆ و لە بازاری هاندهێڵ ڕکابەری بکەن. دەربارەی هێز و توانای ئەم هاندهێڵدا دەگوترێکەوە پلیستیشن یاریەکانی پلیستیشن 4 و 5 کار پێ بکە هێز بە هێز و توانایکی کەمتر بێگومان چکە پاتریە لە هەمان کاتیشدا سیستمی دۆکەکەی دەتوانێت بە هێز و توانایکی زیاتر کاری بکە چونکە سیستمێکی هایبردە و لەوانەشە پانکە و فانیشی هەبێ کاتێک سیستمەکە دۆک دەکەی.
بەپێی دەنگۆیەکان بێت تاوەکو ساڵی 2028 نەوەی دووەمی ئامێری ستیم دێک بڵاو ناکرێتەوە. دەنگۆیەکانی ژوان ئامێرەکە لەگەڵ نەوەی داهاتوی پلەیستیشن و Xbox بڵاو بکرێتەوە. ستیم دێک لە ماوەی 5 ساڵی ڕابردوو تۆان بڵێن 5 بۆ 6 ساڵی ڕابردوو یەکێکە لە گەورەترین ئەو ئامێرانەی کە توانی بازاڕێکی نوێ بۆ ئامێرە تەکنەلۆژیەکان بە تایبەتی لە بواری PC و گەیمینگ دروست بکات. چی ئەم کارەی کردووە ڤاڵ کە خاوەنی یەکێک لە گەورەترین فرۆشگاکانی پیسە یاخود کۆمپیوتەرە بە فرۆشتنی یاریەکان کە ستیمە توانێت ئامێرە دروست بکە. ئەم ئامێرە وای کردو هەم پلەیستیشن هەم نیتندۆ هەم Xbox ئێستا بیر لە ئامێری هاندهێڵد بکەنەوە. ئامێری هاندهێڵد واتە ئامێرێکە کە تۆ پاتریت هەیە وەکو مۆبایل دەتوانی یاریەکانی لەسەر بکەیت واتە هێز و توانایەکی هاوشەوەی کۆمپیوتەرێکی هەیە یاخود کۆنسۆڵێکی هەیە بەڵام دەتوانین لەگەڵ خۆت بیجوڵێنی. بەڵام بەهۆی ئەوەی پاتریە هێز و توانایەکەی بەقەت مەسەلەن کۆمپیوتەرێک یان پلەیستیشنێک نییە چونکە پاتریەکەی زوو مەسەن شەحنیدا دەبەزێ یاخود پانکەکەی وا گەورە نییە بتوانێت هێز و توانایەکی باشی کار پێ بکات. ئەم ئامێرە زۆر سەرکەوتووە پێشبینیەکانوان لەگەڵ نەوەی داهاتی پلەیستیشن و Xbox بەشی دووەم یاخود ڤێژنی دووەمی ئامێرەش بخرێتە بازاڕەکانی جیهان. Xbox وێنەیەک بڵاو دەکاتەوە دەڵێ جەوی ئەمڕۆیان وایە واتە ئیدی شەڕە کۆنسۆڵ کۆتایی هاتووە وێنەکەش کارمەندێکی Xboxە بەجلی Xbox لەگەڵ کوڕێک وەستاوە کە جلی پلەیستیشنی لەبەرە سەیری یەک دەکەن و پێدەچێ عاشقیەکیش بن چونکە هەردوو لە هەم پلەیستیشن هەم Xbox یاریشان داوە یەکترین یەکێک لە بەناوبانگترین ئەو گفتوگویانەیە لەناو جیهانی گەیمینگکێ ئەوەیە کە تۆ پلەیستیشن دەکڕی یاخود Xbox دەکڕی دی لە تۆپی پێش وایە یان ڕیالیان بەشۆنە زۆربەی کات دوو زۆر بابەت لە کاتەگۆریەک هەڵدەبژێتێت. لە بابەتی گەیمی خەریکە ئەم شتە نامێنێ واتە شەڕە کۆنسۆڵەکە نامێنێ هەم بابینی پلەیستیشن و هەم لە بابینی Xbox چونکە لەم مانگە لەوانجی هەشت هەم Xbox یاریەکی بەناوبانجی خۆی کە Gears of War دایا پلەیستیشن و هەم پلەیستیشنیش یەکێک لە یاری سەرکەوتوەکانی خۆی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بەناوی هێڵدایڤەرز دوو لەسەر Xbox بەردەست خستواتە ئەم یاری تایبەتی خۆی خستە سەر Xbox و Xboxش یاری تایبەتی خۆی خستە سەر پلەیستیشن. ئەم وێنەیەش لەم کاتێک کە هەژماری Xbox بڵاوی کردێتەوە ئەم ملیۆنان جا بیندرا نزیکەی 100,000 زیاتر بەزڵایکی بۆ هات خەڵکی دەڵێن ئیدی کاتێتی شەڕە کۆنسۆڵ کۆتایی پێبێ و هەموو لایەک بە ئاسوودەی بژین. کەپڵێک خانوویەک بەکرێ دەگرن لە شوێنێکی گەشتیاری دەگەنە شوێنەکە دەبینن دوانەیەکی دیکەش هەمان خانوویان گرتووە جاچی دەکات بێکەوە دەبن چۆن کات بەسەر دەبن یان لەوانەیە لە باگراوەشتی ترسناک ڕوودا ئەی گەر ئەو کەسەی ئەو کارەی کردووە ئەمە بەسێکی خراپ و تۆقینەری هەبێ ئەمە چیرۆکی فیلمێکی نوێی هۆلیوودا بە ناوی بۆن ڤایک زۆر لە چیرۆکی فیلمی سەرکەوتوی بارباریانیش نزیکە کە لە ماوەی چەند ساڵ ڕابردوو بڵاو کرێ واتە ئەم فیلمە بیرۆکەی زۆریش نوێ نییە وەکو بیرۆکە. فیلمەکە لەلایەن مرسیدس برایس مۆرگن کاردەرهێنانی بۆ کراوە پارساڵ لە فستیڤالەکان نمایشکرا بڕیارە ئەم ساڵ لە مانجیدا لە سینەماکانی جیهان نمایشی دەست پێ بکات. نێتفلیکس چیرۆکی بکوژێکی دیکەی ڕاستەقینەی ئەمریکا دەکاتە زنجیرەی تەلەڤیزیۆنی و هەر لە زنجیرەی مۆنستەرە ئەم جارە لەسەر پیاکوژێکە بە ناوی ئێد گەیم بەهۆی سەرکەوتنی بەشی ڕابردووی مۆنستەر کە لەسەر پیاکوژێک بوو بە ناوی جەفری دامەر کە ڕووداوی ڕاستەقینە بوو ئەم جارە لەسەر کەسایەتێکی دیکەی بەناوبانجی ئەمریکی ڕاستەقینەیە جاتەنیا دوو پۆستەری بە بڵاو کراوەتەوە و ئێستا واتە زنجیرەکە فەرمیە کەەوە ئەکتەری بریتانی چارلی هەنەم ڕۆلی ئەو پیاکوژە دەجێڕێت چارلی هەنەم بە ڕۆلی سەرەکی لە زنجیرەی سانس ئۆف ئەنارکی بەشدار ئەستێرەیەکی بەناوبانجی جیهان. ئەم زنجیرە لەسەر ساڵانی 1950کان لە ئەمریکا دروست کراوە لەسەر پیاوێکە بە ناوی ئێد گەیم بۆتە پیاکوژێک چەندین کەسی بە تونترین شێوە کوشتووە. زنجیرەکە بڕیارە لە 3 مانجیدا لە تۆڕی نێتفلیکس سەرجەم ئەڵلقەکانی بێکەوە بڵاو بکرێتەوە. یەکەم ترۆیلەر بۆ فیلمێکی نوێ بڵاو کرایەوە بە ناوی The Woman in the Cabin 10 فیلمێکی سایکۆلۆژی و توندە بڕیارە لە مانجی داهاتوو لە تۆڕی نێتفلیکس بڵاو بکرێتەوە چیرۆکەشی بەم شێوەیە کە لە ڕۆمانێکی بەناوبانج وەرگیراوە. سایمن ستۆن کاریدەرهێنانیشی بۆ کردووە باسی ڕۆژنامە نووسێ دەکە گەشتێک لە ناو کەشتێکی گەشتیاری زەبەلا بەسە دەبات دەبینێ ئافرەتێک بە ئەنقەس دەخرێتە خوارەوە بۆ ناو دەریە واتە دەکوژە کاتێک دەیەوێ ئەم هەواڵە بڵاو کاتەوە کەس باوەڕی پێناکە و بەرپرسانی ئەو ڕووداوەژە ناو کەشتێکە دانێ پەردەپۆشی بکە. ئەستێرەی زنجیرەی چوتەکانی کاریبیان کیرە نایتلی لە فیلمەکە بەشدارە و بڕیارە لە 10 مانجی ئەم ساڵ لە تۆڕی نێتفلیکس بڵاو بکرێتەوە. خۆشەویستان 24 پلەسم پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بەخێرگرتن سپێرم خودداتان لەگەڵ.